بەنزینخانەی لاب لە گەڕەکی فەرمانبەرانی هەولێر ئاگری گرت و زەرەر و زیانێکی مادی قورسی لێکەوتەوە. ڕووداوەکە لە کاتی بەتاڵکردنەوەی تانکەرێکی بەنزیندا بووە کە بە هۆکارێکی نادیار گەرمی ئاگر یا ئاگردزی کردووە بۆ نێو بەنزینخانەکە و بۆتە هۆی کەوتنەوەی ئاگرێکی گەورە و برینداربوونی 5 کارمەندی بەنزینخانەکەی بە سووکی لێکەوتۆتەوە. الحەمدوللا زیانی جانی نەبووە بە زیانی مادیە الحەمدوللا لەخوا بە زیادی هەمووی باشین. زیانەکە زیانی مادی بۆ و شۆرتی بەنزین بە بەنزین بەتار دەکرا لەو کاتە ئیتر شەرارە و ئەوە دروست بوو ئاگرەکە بوو الحەمدوللا هەمووی سەلامەتین. 5 نەفەری سووک دەستیانەوانە بریندار سوتایە ژنی ئەوەش سووکن. زۆر سوپاسی کارمەندانی ئاگرکوژێنەوە دەکەن بە ڕاستی بە پەلە زوو گەشتە پێمان بە زووترین کات. زۆر هێزنیە الحەمدوللا زۆر زار هێزنە هەمووان لە هێزە ئەمنەکان بەجێشتر بەهۆی بەتاڵکردنەوەی مادەی سوتەمەنی بۆ گرگرتن و تەقینەوەیکی گەورە ڕوویدا بوو. سوپاس بەخوای گەورە تاکو ئێستا زیانی گیانی نییە. ڕووداوەکە کەمتر لە 35 خولەک ئێمە توانیمان کۆنتترۆلی کەین. ئێمە گومان نەکەین 100% ئەوە کە لە کاتی بەتاڵکردنەوە بەو هۆی کە ئەو سوتەمەنیە نزیک بووە لە مۆلیدە و لە غازی LPG و لەبێ شەرارەیەکی ئاگر دروست بوو بێت بەلایەنی کەم ئەو مەسافەی کە بۆی دیاری کراوە لە 150 بۆ 500 مەتر لە ماڵان دوور بێت لە شوێنی گشتی دوور بێ ئەبێت پابەند بێ پێبێ. بەهۆی تەقینەوەی عەمبارەکانی سوتەمەنی لە بەنزینخانە زیانێکی زۆر بەرچەند ماڵێکی نزیک بەنزینخانەکە کەوت. بەهۆی ئاگرەکەشەوە 3 ئۆتۆمبیل بە تەواوەتی سوتان و چەند ئۆتۆمبیلێکیش زیانی زۆریان بەرکەوت. بەڕاستی ئەمە نەمزانی بوو تازیەمە هەبوو باش بوو خۆم و مناڵەکانم بردە تازەی و بەخۆشم چوومە ئیشێ کە لە ئیشێ خەبەریان دامێت تەلەفۆنە لێو کردم گوتیان کاکشتێکی وا لە گەوڕەیە بە زغانە ئاگرگرتیان کە هاتمەوە وەزەکەم بۆ شێوە دیت. ئەلحەمدولیلا زۆر شکر مدارەکەم لە مارنەم ئەگە بێ لە مارەبانەیە زۆر خەتەر بلەبەرەوەی جامەکە چەند مەترێک لە کچەکەم و لە کوڕەکەم نێزیک بوو. ئەگەری مەسەلەن برینداربوونی هەبوو ئەگەری پەردەیەوە جێبتەقی علیرمەکانی بەڕاستی گەلە گەورە بوو. زیانێکی یعنی بەبەر جیرانەکانمان کات و بەوانی پشتەوە کەت و یعنی بەڕاستی خەتەر بوو. تەقینەوەکان بەڕاستی زۆر گەورە بوون یعنی بڕوا بکە تەقینەوەکیان ڕوویدا 100 مەتر ئاگرد و ئاسمان ڕۆی یعنی کو 20 کیلۆ 50 کیلۆ TNT بتەقیتەوە بەو شێوەیە بوو. ئیدی کەس نەما لە منتیقە هەموو خەرگرا ئەم بەخۆم هەردەو نوکتەش بی بە ئەو قسەیە بڕوا بکە نەعلەکانم بەدڵ یعنی لە پێشمەرگە بوویمە شەڵمان کردیە قەت پێراما لێ بەزینم بەڵام بڕوا بکە جارێ نەعلەکانم لێ بەزیما یعنی بەو نوع بوو. زۆر سەیر گشتێکی غەریب بوو. بەپێی زانیاریەکان لەو بەنزینخانەیەدا جۆرەکانی سوتەمەنی وەکو بەنزین، گاز و غازی LPG تێدا بووە. هۆکاری سەرەکی ڕووداوەکەش لە ئەنجامی شێوازی بەتاڵکردنی تانکەرە بەنزینەکە بووە. بەو پێیەی شوێنی بەتاڵکردنی بەنزینەکە نزیک بووە لە عەمبارەکانی غاز و مۆلیدەی کارەبا. بۆیە گومان دەکرێت ئاگردزەی کردبێتە نزیکی شوێنی بەتاڵکردنەوەکە و ئاگری لێکەوت بێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.